لەبارەی بڕیارەکەی وەزارەتی پەروەردە و وەڵامی ئەنجومەنی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازیەوە ئێستا ئێمە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەرهەم مستەفا ئەندامی مەکتەبی سکرتارێتی یەکێتی مامۆستایانی کوردستان. مامۆستا بەرهەم سڵاوت لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بەڕوونی دەڵێت سەرجەم بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی پەروەردە ئاگادار دەکەنەوە کە بە زووترین کات دەست بکرێتەوە بە دەوامکردنی ناوەندەکانی خوێندن. ئایا مامۆستایان دەست بە دەوام دەکەنەوە؟ سپاس بۆ بەسەرکردنەوەکەتان. دیارە ئێمە ڕاگەاندراوەکەی وەزارەتی پەروەردە بەدەستمان گەشتووە لە سۆشیال میدیا خوێندمانەوانێ. لە ڕاستیدا ئێمە وەکو مامۆستایان ینی قسەی خۆمان لەسەرەوە بابەتە کرد، هەم لە لقی سلێمانی ئەوەندی ئاگادار بم بەیاننامەی چەند دەرکرد کە لەگەڵ ئەو لەگەڵ ڕاگەاندراوەکەیانین و منیش هەرسەر لە ئێوارەیە ڕاگەاندراوێکی تایبەت بە خۆمەکو و ئەندامیشی مەکتەبی سکرتارێک و بۆچوونی خۆمان خستە ڕوو بۆ مامۆسایان. ئەوەندەیە ئاگادار بین نەخێر مامۆسایان پابەند نابن بە ڕاگەاندراوەکەی وەزارەتی پەروەردە. بۆچی؟ یعنی لێرە قسەکە لەسەرەوەی ئێمە دەمێکە باسمان لەوە کردووە وەزارەتی پەروەردە ئەبوایە هاو هەڵوێست بووە لەگەڵ مامۆسایانە. وەزارەتی پەروەردە ئەبوایە داکوچی بکردایە لە ژێڕانەوەی پلەبەرزکردنەوەی مامۆسایان. بۆ نموناگەر پلەبەرزکردنەوەی مامۆسایان وەزارەت داکۆچی بکە لە سەرای ڕەنگە یەکێ بێ لە هۆکارەکانی شکاندنی بایکۆت. ڕەنگە ئەگەر بۆ نمونە دابەشکردنی موچەیەکی پێشوەختە واتە پێش موچەی مانگی هەشت موچەیەکی تر بدرایە بە مامۆسا، ڕەنگە مامۆسایان بیرمان لەو بکرداتەوە بایکۆت پشکێنین و لەگەڵ وەزارەتی پەروەردەیە پێکەوە پرۆسەکە سەربخین. بەڵام ئەوەی وەزارەتی پەروەردە ئیکات بەڕاستی ینی خۆی نابینێتەوە لە سەنگەری مامۆسایان. ناکرێت ئێمە وەکو مامۆسایان باجی هەڵەی حکوومەتی هەرێمی کوردستان بدەین، چونکە لە ڕاستیدا ئێمە ساڵانێکی زۆرانی لە ڕوونکردنەوەگەشە باسمان لەوە کردووە. لە 2014 ئێمە کێشەی خواردنی موچەمانەیە، چەندین موچەی تەواو نزیکەی 9 موچە بۆ 10 موچەیە خوراوە، نزیکەی 34 پاشەکەوتی موچە و لێبڕینمان لێبڕاوە. ینی جۆرێک لە متمانە نەماوە لە نێوان مامۆسایان و حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئاماژەم پێەیە ساڵانە ئێمە لەژێر ناوی جۆرا و جۆرە، لەژێر ناوی پاشەکەوتە، لەژێر ناوی لێبڕینە چەندین موچەمان دەخورێت. بۆیە ئەم جارە بایکۆتی مامۆسایان وەکو شۆڕشێکی سپی مەدەنی یەکدەنگین و پێکەوە یەک هەڵوێستین و بڕیارمان ناوە بایکۆت بەردەوام دەبێت تا ئەو ساتە وەختەی کە داواکاریەکانمان جێبەجێ دەکرێت. یعنی ئێمە جارێکی تر دانانیشین گفتوگۆ لەسەر بابەتی شکاندنی بایکۆت بکەین تەنها بەو مەرجانەی کە ڕامان گەیاندووە و ئەو مەرجانەشمان دەبێت بێتە دی ئەگەرنا کەس وەکو ئێمە وەک لە خەمخۆری لە خەمی پرۆسی پەروەردەیان نییە و ئێمە بەڕاستی ئێمە حەزمان بە پرۆسەیەک نییە کە ناوی بایکۆت بێ و بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەین، بەڵکو ئەوە ناچاریان کردوین بە تایبەتی لەلایەن حکوومەتی هەرێمە. بۆیە ئێمە چاوەڕوانمانە کرد وەزارەتی پەروەردە هاو هەڵوێست بووە لەگەڵ ئێمە لە ڕاستیە. باشە مامۆستا بەرهەم، ڕاگەیەنراوی ئەنجومەنی وەزارەتی پەروەردەمان بینی، وەڵامی مامۆستایانی ناڕازی و فەرمانبەرانیشمان بینی، پێتان وایە لەم نێوەندەدا هەڵوێستی وەزارەتی پەروەردە چی ئەبێت؟ بێگومان وەزارەتی پەروەردە هەڵوێستی ئەوەیە کە ئێستا لە ڕاستیدا داوای ئەوە کات کە تۆ بگەڕیتەوە بۆ هۆڵەکانی خوێندن، ئەمە وەکو داوایەکە. ئەم داوایە لە نیەتی ئێمەشا هەیە کە بەردەوامی بدەین بە پرۆسەی خوێندن، بەڵام لەگەڵ جێبەجێکردنی بەڕاستی مافەکانمانە. بۆیە بۆ ئێمە گرنگە لە ڕاستیدا، بۆ ئێمە گرنگە کە داواکاریەکانمان بێتە جێبەجێکردن. بەڵام ئەوەی کە ئایا وەزارەتی پەروەردە پێی وایە کە ئەگەر ئێمە ئەم داواکاریە جێبەجێ نەکەین ئەوە سزا ئەدرێین یاخود بە شێوەیەک لە شێوەکان جارێکی تر ئێمە ملکەجەکەین بۆ داواکاری وەزارەتی پەروەردە. بێگومان ئێمە ئامادەنین بگەڕینەوە بۆ هۆڵەکانی خوێندن و هەر بڕیارێک لەلایەن وەزیری پەروەردە لەلایەن بەڕێزان ئەنجومەنی وەزارەت بدرێت بەڕاستی کار لە داواکردنی مافەکانی ئێمە ناکات یاخود لە پاشگەزبوونەوە لە مافەکانمان. بابەتێکی تر هەیە کە ئەوەی کە ئێمە لە ڕاستیدا ئەمانەوێت تیشکی بخەینە سەر، ئەویش ئەوەیە ینی بە وەزارەتی پەروەردە دەکرێت لەگەڵ ئەنجومەنی وەزیران کە خۆی بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانەکات ئەم پرسە بە پرسێکی جدی وەربگرێت لە ڕاستیە، چونکە ئەگەر ئەمە پرسێکی جدی نیوەوە گرنگی سێکتەری پەروەردە وەکو سێکتەرێکی هەستیار لای وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم گرنگی نەبێت بەڕاستی کێشە هەم بۆ پرۆسەی پەروەردە دروست دەکات هەم بۆ مامۆستایان دروست دەکات. یعنی ئێستا ئێمە مامۆستایان لە سنوورێکی فراوانە، ینی قەیچە لە قسەکان بەداخەوە وەزارەتی پەروەردە ئەڵێ لە هەندێ
شوێن بایکۆت کراوە کە بەداخەوە ئەمە جارێکی تر ئێمە لەگەڵ ئەم دەستەواژە دانین بۆ چونکە سنوورێکی بەرفراوان بایکۆتی تێدا دەکرێت نزیکەی 70 بۆ 75,000 مامۆسا بایکۆتی کردووە لە شاری سلێمانی بایکۆتە لە ئیدارەی ڕاپەڕین بایکۆتە لە ئیدارەی گەرمیان بایکۆتە لە کۆیە بایکۆتە لە کەرکووک بایکۆتە لە خانەقین لە هەڵەبجە واتە سنوورێکی بەرفراوان بایکۆتی هۆڵەکانی خوێندنی کردووە خۆ ئەگەر ئەمە خەمی وەزارەتی پەروەردە و حکومەتی هەرێمی کوردستان نەبێ بەڕاستی کارەساتە بۆیە ینی تۆ گەرە دەیە منی مامۆسا ئەنیۆکو دافعێک هانم بدەی بگەڕێمەوە بە هۆڵەکانی خوێندن ئێلانی کەمە بێتەوە بیت داواکاریەکانی من جێبەجێکەی و داواکاریەکانی من زیاد لە پێویستی خۆمان ئێمە پێمان ڕانەکێشاوە ئێستا ئەوە حکوومەتە موچەی سێمانجی ئێمە قەرزارە جگە لە موچە پاشەکەوتەکانی پێشووتر لە ڕاستیە بڵێ مامۆستا ڕاگەیەنراوەکە بە ناوی ئەنجومەنی وەزارەتی پەروەردەوە بڵاو کراوەتەوە ئەنجومەنەکەش نوێنەری پارتی و یەکێتی و گۆڕانی تێدایە پێتان وایە کۆدەنگی سیاسی هەبێت بۆ شکاندنی بایکۆت؟ ئەوەی بەڕێستان ئاماژەی پێێن کە ئەنجومەنی وەزارە نوێنەری پارتی و یەکێتی و گۆڕانی تێدایە بەڕاستی ئەمە بابەتێکە پەیوەندی باش بەڕێوەچوونی ئەنجومەنی وەزارەت و پێگەینانیەوە حکوومەتێکە لەلایەنەوە هێزە سیاسیەوە پێگەێنراوە بەڵام داوای مامۆسایان لەسەر و هێزە سیاسیەکانەوە ینی من حەزەکەم ئەوەی کە منی زۆر خۆشحاڵ کردووە بایکۆتی ئەم جارەوە سنوورێکی فراوانی گرتوتەوە بە ژمارەیەکی زۆر مامۆستای لەگەڵدایە هۆکاری سەرخستنی ئەم جارەمانەوەیە کە بە حیزبی نەکراوە پرۆسەی بایکۆت بە حیزبی نەکراوە و ئەوان چۆن بیرەکەنەوە بابەتێکی ترە ئێمە وەکو مامۆسایان ڕەنگەکانمان هەمووی خستۆتە ئەولاوە بۆ چون و دابەشبوونە حیزبیەکانمان هەمووی خستۆتە ئەولاوە تەنها مەهامی ئێمە داواکردنی مافەکانمانە جا هێزێکی سیاسی داواکات هێزێکی سیاسی پشتگیریەکات ئەوەی کە ئێمە جێڕێتەوە بۆ هۆڵەکانی خوێندن تەنها پێدانی دوو موچەیە و لە داهاتوشدا داواکارەکانی ترمانە خەینە ڕوو لە پێناو سەرخستنی پرۆسەی پەروەردە منی مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی لە ڕاگەیەنراوەکەتاندا ئاماژەیان بەوە کردووە هەڕەشەکانتان ساردمان ناکاتەوە هیچ هەڕەشەیەک لە ئارادا هەیە بۆ مامۆسایانی ناڕازی؟ لە ئێستادا ئێمە هیچ هەڕەشەیەکمان لەسەر نییە و هەڕەشەش بەڕاستی من پێم سەیرە ینی بۆچی دەبێت لە فەرمانبەران بکرێت لە کاتێکا تۆ مافەکەی منێ زەوت کردووە ئەوەی منی مامۆسا مەبێ هەڕەشە لە حکوومەت بکەم کە ناچمەوە بۆ هۆڵەکانی خوێندن تا داواکەم جێبەجێ نەکرێ حکوومەت هیچ هێزێکی سیاسی مافی ئەوەی نییە هەڕەشە لە فەرمانبەران بکە ئەمە خاڵێک و هیچ کەسێک ناتوانێت مامۆسایان بەڕێوەبەری قوتابخانەکان یاریدەدار و هیچ فەرمانبەرێکی تری بەڕێز سزا بدات لە کاتێکا مافەکەی پێشل کرابێ بۆیە ئێمە پشتیوانی هەر بە ڕێزێکەکەی ناینەگەر لە هەر شوێنێک هەستی بە هەڕەشەیە کرد هەستی بە سزادانێ کرد ئەوە ئێمە هەم وەکو یەکێتی مامۆسایانی کوردستان هەم وەکو ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی فەرمانبەران و مامۆسایان پشتگیری تەواویەکەن و تا ئەو ڕادەی کە یەکدەنگیەکی بە شێوەیەک لە نێواماندا هەیە کە دەتوانین زۆر یەکگرتوانە داوای مافەکانی خۆمان بکەین بەڵام سەبارەت بەوەی کە هەڕەشەمان لەسەر بێتە ئەم ساتەوەختە هیچ هەڕەشەیەک نییە واگەر هەڕەشەشە بێ سوورترمانەکات بۆ ئەوەی کە سوورتر بین لەسەرەوەی داوای مافەکانمان بکەین بۆ جێڕانەوەی ئەو مافی کە لێمان زەوت کراوە بەردەوامە بین لەم بڕیارەتاندا مامۆسایەکێتی مامۆسایانی کوردستان سەرجەم کۆدەنگن نەبوون بە دوو بەشەوە؟ لە ڕاستیدا ئەوەندەی من ئاگادارم وەکو سنووری ئەو لقانەی بایکۆتی تێدایە کۆدەنجیەک هەیە بەڵام وەکو ئەوەی کە بەندە لە مەکتەبی سکرتارەتی یەکێتی مامۆسایانی کوردستانەیە دابەشبوونێک هەیە بێگومان بەشێک لە سنووری تەمەن هەولێر و دووهۆکدا ئەو بەڕێزانە لەوێ لەگەڵ بایکۆتانین بەڵام ڕاشیان گەیاندووە کە ئێمە دژاتی بایکۆت ناکەین هەروەک ئێمە چۆن ڕێز لە بۆچوونی ئەو بەڕێزانە ئاگرین ئەوانش ڕێز لە بۆچوونی ئێماگرن بەشێکیش لە ئەندامانی سکرتارێت بڵێ لەگەڵەوە داین کە بایکۆت کارێکی ڕەوایە پێتان وایە دوای ئەم داواکاریەی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بەشێک لە خوێندنگاکان ئەکرێنەوە بۆ هۆی کە دوو بەش بن یاخود بەڕێزت ئاماژەت بە سنوورێک کرد یاخود لە چەند شوێنێکەوە لەگەڵ بایکۆتانین؟ ئەو شوێنانی کە من ئاماژەم پیاوتم لەگەڵ بایکۆتانین مەبەستم سنووری هەولێر و دووهۆکە ئەو بەڕێزانن کە لە مەکتەبی سکرتاریەت داوامەکەن نەک لە ناو سلێمانی یاخود ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان لەو شوێنانی کە ئاماژەم پیاوە سلێمانی ڕاپەڕین
گەرمیان، هەڵەبجە، کەرکووک، خانەقین، کۆیە، ئەمانە هەمووی یەکدەنگن. واتە لەم شوێنانی کە من ناوم هێنا دوو جۆر بیرکردنەوە نییە، یەک جۆر بیرکردنەوە هەیە، ئەویش هەمیان بەڵێ بۆ بایکۆت بەردەوامە بێت. یعنی حەزەکەم ئەم بابەتە ڕوون بێ لای هەمولایەک بە هیچ شێوەیە کە لێنمان تێ نەبووە و بایکۆت بەردەوامە. وەنیزی ئێستا لە ئێستادا کە من قسە بۆ ئەوەی بەڕێزەکەم 75,000 مامۆستا بە نزیکەیی لە بایکۆت بەردەوامن. سەبارەت بەوەی دوای ئەوەی کە وەزارەت ئەم بڕیاری داوە ئایا پێمان وایە مامۆسایان پابەند دەبن، نەخێر پابەند نابن و زۆریش دڵنیان لەو بابەتە، چونکە مامۆسایان لەو سنوورانی کە ئاماژەم پێەیە مەرجەعێکیانەیە، مەرجەعەکە هەمیەکێتی مامۆسایانە، مامۆسایانی ناڕازیە، نخبەیەک لە ڕۆشنبیرانی مامۆسا و فەرمانبەرانە، بۆیە کۆدەنجیەک بە شێوەیەک لە نێوانماندایە کە ئێمە لەسەر و هەموو سزایەکەوەین، لەسەر و هەموو داواکاریەکەوین. تەنها شدەوەی کە ئێمە ژێڕێتەوە وەکو ئاماژەم پێەیە حکوومەتی هەرێم بەڕوونیڵەیەک بابەتی موچەی ئێوە لای بەغدادا خۆ سەردانی بەغداشتان کردووە، وەڵامی ئێوە چییە؟ یاخود ئەم جارە بە شێوەیەکی تر بایکۆتەکەی ئێوە تەنها پەیوەستە بە ئەو دوو موچەی کە باستان کردەوە یاخود بابەتی پلەبەرزکردنەوە شتی تریشی تیابێت؟ بەڵێ ئێمەش بە بەڕوونی بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن بایکۆت بەردەوامە و حەقی ئێمە لای ئێوەیە، چونکە لە ڕاستیدا بابەتێک هەیە حەزەکەم ڕوونی بکەمەوە. یعنی ئەگەر قەرارە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەکە بەسێتەوە بە حکوومەتی ناوەندەوە، ئەمە بەڕاستی ڕاز نییە. بۆ چەند مانجێکە تۆ یاسای بودجە دانراوە و چەند مانجێکە تۆ نەوتر ڕادەسی حکوومەتی ئیتیحادی کردووە. باشە ئایا ئێمە کەسی 4 موچەی پاشەکەوتمان لای حکوومەتە 8 بۆ 9 موچەی تاوامان لای حکوومەتی هەرێمی کوردستانە، ئەو کاتە نەود ڕاگیرا بوو، ئەو کاتە پارەمان لە دەستی بەغدادا بوو؟ نەخێر، هەموو داهاتی نەوت و ناوخۆ لە دەستی حکوومەتی هەرێما بوو، بەڵام بەداخەوە ساڵانە 2 موچەمانە خورا. بۆیە حکوومەتی هەرێم ئەبێ ئەو متمانەی لە دەستیاوە بیژێڕێتەوە. یعنی هەندێک قسە هەیە بەڕاستی ئێمە ماندوو ناکە، بەڵکو سوورترمانەکە لەسەر داواکانمان. بەڵێ مامۆستا بەرە مستەفا ئەندامی مەکتەبی سکرتارەتی مامۆستایانی کوردستان، سپاس بۆ ئامادەبوونت ماندوومان کردی.